نزیکەی 2 ساڵی تەواو ئاڵۆزی سیاسی لە هەرێمی کوردستان گوزەرا. جگە لە یەکێتی چەندین حیزب و لایەنی سیاسی هەوڵی هێورکردنەوەی پەیوەندی نێوان لایەنەکانیاندا. پشوودرێژی یەکێتی و پێگا سیاسەکەی لە دوایین ساتدا گەیشتە پایان و ئاسۆی ڕوون و ڕەوینەوەی ناکۆکیەکان بەدەرکەوت. یەکێتی ڕۆلی سەرەکەی بینی توانی هەموو لایەنەکان لە کۆبوونەوە جیازیەکانی لەگەڵ بە تاکی لایەنەکان لە کۆبوونەوە گشتیەکاندا توانی هەموو لایەنەکان لە یەکنزی بکاتەوە بە تایبەتی پارتی و گۆڕان ئەوە مای دەستکەوتێک و مای خۆشحاڵیەکەوە بەرهەمێکی هەیە لەم چەند ڕۆژەی ئایندەدا دەبیندرێت و کەوا لە ئەنجامدا یاخود دەتوانم بڵێم لێکەوتەی کۆبوونەوەکان ئەوەیە کەوا پەرلەمان کارا دەکرێتەوە و بەبێ مەرجوو ئەوە لە کاتێکدایە کە دەمانبینی لە دوێنەدا زۆر بیر و بۆچوونی جیا یاخود لێدوانی جیا و توندوتیژ بەرامبەر بە یەکتر دەوترا، بەڵام ئەو هەنگاوانەی یەکێتی وای کردکەوە ئەم لایەنانە لە یەک نزیک بکاتەوە و یەکێتی هەمیشە بە شێوازێکی نەرم بە شێوازێکی میان ڕەوگ کاری لەسەر ئەو حاڵەتانە کردووە، کاری لەسەر کێشەکان کردووە و هیوادارین کە ئەم هەوڵدانە ئەم کارە گرنگەی کە ئێستا یەکێتی پێی هەستاوە بگاتە دەرەنجامێکی باش و بە شێوازێک بێکە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم ئازارە و لەم مەینەتیە ڕزگاری ببێت و بچینە قۆناغێکی ترەوە کە قۆناغی ئاشتەوایی و خۆشگوزەرانی و ئاشتی پێکەوە ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. لە مێژووی دامەزراندنیەوە تا ئەمڕۆ هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاسەتی چەپکە گوڵەکەی مام جەلال سیاسەتی کردووە، هەم لە ناو خۆی حیزب و هەمیش لە دەرەوەی حیزبایەتیدا. ئەم سیاسەتەشی ڕەنگی داوەتەوە لە هەنگاوەکانیدا. زۆر جاریش دەوترێ یەکێتی نیشتیمانی کوردستان باجی ئەم کارەشی داوە، بەڵام خەمخۆری بۆ پاراستنی ئەزموونی هەرێمی کوردستان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئۆباڵی ناڕەزایەتیەکانی خەڵکیشی هەڵگرتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای دروستبوونی ئەو قەیرانانەی کە لە کوردستان ڕوویدا ئەتوان بڵێم دەورێکی پرشنگ و کاریگەری بینی، چکە ئەو بڕای تەواوی بۆ هەبووە کە دروشمی مام جەلال بووە کە ئەبێ چەپکە گوڵەکە بپارێزین، بۆ یەکێتی لە توان بڵێم باجیشیدا لەسەر ئەم موقفەی کە هەی بووە تەبایی و ئاشتی پاراستووە لە کوردستان. زۆر جار قسە لەسەرەوە کرێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵوێستێکی یەکلاکەرەوەی نابێت لەسەر موقفەکان. هەلومەرجی کوردستانی بڕوا خوازێ پێویستی بەهێزێکە کە بتوانێت ئەو تەوازنە لە کوردستان ڕاگرێت. ئەم تەوازنەش پێم وایە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دروستە بێت کە توانیوێتی یەکسانیەک عەدالەتێک دروستکە لە بینی هەموو لایەنە سیاسیەکانە و خەباتیشی بۆکە بەردەوامیشە دەریش کەوت بە نەتیجەی ئەو خەباتە دیبلۆماسیە خەباتە سیاسی کە کردی ئێستا بەرەو ئامانجەکان ئەڕۆین. خەریکە گاتەوەی پەرلەمان کارا بکرێتەوە لەسەر دەستی یەکێتی بوو، ئەوە حکومەت بەرەو گۆڕانکاری و چاکسازی ئەڕوا لەسەر دەستی حکومەت. ئەو ئەم ڕیفراندۆمەش کە ئەکری یەکێتی دیسان تەئکیدی لەوە کردوێتەوە کە ئەبێ ڕیفراندۆم بە کۆدەنگی گشت هێزە نیشتیمانیەکان بکرێت. بەهۆی ناسەقامگیری سیاسی و ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە مەترسی لەباربردنی دەستکەوتەکانی گەلی کورد یەکێک بووە لە بژاردەکان، بەڵام سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵدان بۆ کاری پێکەوەیی کوردستانی تا ئەمڕۆ هێشتوتەوە، بۆ ئایندەش دەبێ هەر بەو شێوەیە بێ. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.